پلانی وەزارەتی پەروەردە بۆ درێژەدان بە خوێندنی ئەم ساڵی قوتابیان بە ڕێگەی ئۆنلاین کاردانەوەی پسپۆڕانی بواری پەروەردە و ڕێکخراوە قوتابی و خوێندکاریەکان و قوتابیانی لێکەوتووەتەوە. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ڕێکخراوەکەی لە 29 مانگی ئازار پرۆژە پێشنیارێکی بۆ چارەسەری خوێندنی ئەم ساڵ بە تێر و تەسەلی ئاراستەی وەزارەتی پەروەردە کرد، پرۆژەی خوێندنی ئۆنلاین ڕەت دەکاتەوە و دەڵێت پرۆژەکە سەرکەوتوو نابێت چونکە دەیان کۆسپولەمپەری لە بەردەمدایە. ئێمە وەک ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەو پرۆژەی خۆمان کە پێشکەشمان کردبوو دوات چارەمان یعنی دوات چارە سەرماندا نبوو بۆ ئەوەی کە خوێندن بکرێتەوە ئۆنلاین، بەڵام بەداخەوە یعنی لە بریەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەبوو تاوتێ و پرۆژانەی بکردایە کە چەند ڕێگەیەکی بگرتایەتە بەر بۆ ئەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە پاشان خوێندنی بە ئەلکترۆنی بکردایە کە ئەمە بۆ وڵاتی ئێمە بەداخەوە کە بەپێ هەر توێژینەوەکەی زانکۆی سلێمانی لە 33 قوتابی خوێندکار خاوەنی مۆبایلی زیرەک یان ئامێری ئەلکترۆنیە بۆ ئەوەی کە ئەم کارە ئەنجامدادەوە لە زانکۆوە لە ئامادەیەکانیش کەمترە. بۆیە ئێمە پێمان وایە پێویستە دوات ڕێگە چارە خوێندنی ئەلکترۆنی بێ بۆ وەزارەتەکان هەوڵ بدەن کە خوێندن ئەگەر قەرەبوویەکی کەمیژێ بکەنەوە بە چەند ڕۆژێکردنەوەی دەرگای قوتابخانەکان کە بەڵام گرنگ بەلای ئێمەوە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساڵێکی خوێندنی قوتابی خوێندکار نەفوتێت. قوتابیانیش ئەم بیرۆکەی حکوومەت بۆ پرۆسەی خوێندن ڕەت دەکەنەوە. پێیان وایە قوتابیان بەم جۆرە ناتوانن بەردەوامی بە وانەکانیان بدەن، بە تایبەت ئەوانەی لە گوند و لادێ دوورە دەستەکانن، نەک ئینتەرنێت بەڵکو و تۆڕی موبایلیشیان تێدا بەردەست نییە. زۆرێک لە خێزانەکانیش زیاتر لە 5 خوێندکاریان هەیە کە لەو کاتەدا پێویستیان بە 5 موبایل دەبێت، ئەوەش بارێکی قورسە بۆ سەرشانی خانەوادەکانیان. بەشێک لەو شتانی کە ئێمە تێبینیمان هەیە لەسەری ئەوش ئەوەیە کە ئایا هەموو خوێندکارێک ناتوانێت ئەنتەرنێت دابین کە خوێندکار هەیە ماڵێن لە چەند لادێکی دوورە دەستە لە دەرەوەی شارە هێڵی ئەنتەرنێتیان نییە، ئایا بۆ نمونە ئەم خوێندکارانە چۆن وانە بخوێنن و لە دوای ئەوە ئایا کوالێتی ئەنتەرنێت لە ناو شاریشا بۆ شێوازەیە هەموو ئەنتەرنێتەکان کە بتوانی وانی پێ بخوێنی و هەروەها کوالێتی تەسویرکردنی مامۆستاکانیش بۆ وانەکان ئایا بەو جۆرەیە و ئایا ئەم شێوازە تاکەی بەردەوام بێ، ئایا بۆ تاقیکردنەوە چۆن ئەبێ. بەڕاستی وەک منەوە قوتابیەکی پەیمانگا ئەم خوێندنە بە سەرکەوتن نازانم لەبەری چەند شوێنێک هەیە کە لە دەرەوەی شارە قوتابی بۆ یەتەوە هەندێک هێڵی ئینتەرنێتێکە پێی نەگەیشتووە و پێش ئەوەی کە ئەم خوێنە سیستمە ئەم بە ئینتەرنێتەوە ڕەبت بێت تۆ پێویستە ئەبێ ئینتەرنێتی بۆ دابینکەی و تاقیکردنەوەکان چۆن ئەبێت خۆ لە ماڵۆ کەس تاقیکردنەوە هیچ سامانێک نییە بۆ ئەوی کە ئەبرا کتێبەکەی بکاتەوە خوسێن نەکات، بۆیە بە شێوازێکی سەرکەوتوو چاوەڕوان ناکرێت. بەپێی پلانی وەزارەتی پەروەردە خوێندنی ئۆنلاین قۆناغی 1 بنەڕەتی تا قۆناغی 12 ئامادەیی دەگرێتەوە و پێشتریش ڕێکخراوی قوتابیانی کوردستان 6 پێشنیاری بۆ تەواوکردنی خوێندنی ئەم ساڵ بۆ ئەو 12 قۆناغی خوێندن خستبوویە ڕوو کە وەک لە پرۆژە پێشنیارەکەدا هاتبوو. سەرجەمی ئەو پێشنیارانە بە ڕاوێژ لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزا پێشنیار کراون کە ئێستاش دەکرێت لە ئەگەری دەستپێنەکردنەوەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن سوودیان لێ ببینرێت.